بەڵێ بڕیار ڕۆژی چوارشەمە پەرلەمانی عێراق کۆ ببێتەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ سەبارەت بەمە دکتۆر ماجید شنگالی ئەندامی پەرلەمانی عێراق لە دهۆکەوە لەگەڵمانە بێ. دکتۆر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. بەبێ ڕێکەوتنی پێشوەختە پەرلەمان دەتوانێت سەرۆکێکی نوێ هەڵبژێرێ؟ شێف باش بووتە و بوو هەمی تەمەژوانی قەناتە کوردستان 24 بەڕاستی سەرۆکی ئەنجومانی نورانارە عێراقی استحقاقێکی ملەتی سنیە مکەونی سنیە بەڕاستی ڕایە پارتی خۆیایە بأنه ئەv استحقاقی مکەونی سنی لازمە یەک شوان بێ هەلبژارتنش نێف هەمی مکەونی سنی وەکو ئەغلەبیەت بەس ئەم دەبێنن بەداخەوە ینی سنەژی بوونە هەندێک ئالی گەلک یعنی ئەڤرۆ 6 ناف هاتنە بربێژێرکردن بەڕاستی چاغێ 6 نافتێن بەڕاستی هەکە کەفتە فەضاوەتەنی ئەو مکەونی شیعە ئەڤرۆ ئەغلەبیە لە پەرلەمانە نێزینگی 180 ئەندام پەرلەمانی هەیە یعنی اختیار دەبێت لە دەست نێف کوتەلێ سیاسی شیعە بەس هەکە ئەوڕۆ سنە ئەو نێزینگە هەفتی و سێ هەفتی و چار ئەندام پەرلەمانە هەکە 39 ئەندام پەرلەمانی یەک هات با بربژێر بەڕاستی ئەو کوتلەی سیاسیە دژی پشتەوانی ویت کرد بەس مادام نێزینگی 6 ناوە هاتە ئەس دەبێنم بأن و کوتەلێ سیاسی شیعی ئەو دێچن یەکی وەکو دلێوان دوێ یەک و وەکو ئەو پشتەوانە یەکیتکەن لە خزمەت و ئاوان بێ لە بەر ژەوەندی ئەوان بێ سیاسیە. دکتۆر نەمانە یانژی بگۆڕینە سەرۆکێ جواتە نونەرێن عێراقی نوکە ڕەوش عێراق است ناوبەرە شیعە و سنەیاندا بەحەز بکەین زیاتر ماڵاکیە پارچە پارچەیە یا سنەیان یانژ یا شیعەیان تایبەتیژی ئەف پێشهاتان و کو ڕێککەفتن ژی سەر نەهاتێکردن ji بووی دانینا کەسێکی یانژی کاندیدێکی ji بووی وی پۆستی نا بەڕاستی ئەم هەمی زانن ئەڤرۆ هەمی مالێت سیاسیت عێراقی بەڕاستی وەکو تەقسیمەکێ دێچێ بووە چ مالا کوردی بێت چ سنی بێت چ شیعی بەس ئەڤرۆ سنە لە هەمیە خراپترە دەن ئەڤرۆ پۆستێکی وان هەیە پۆستێ سەرۆکێ پەرلەمانە فە بەڕاستی ئەڤرۆ عزم دەدوێ بێ سەرۆک پەرلەمان سیادە دەدوێ مرەشەح هەیە تەقەدم سێ مرەشەح تەقدیم کرا محمود مەشهدانی خۆ تەقدیم کرا وەکو بەریژی سەرۆک پەرلەمان بوو تقریبا پێشترین ناوەڵە نە پێشترین یعنی دوم بوو تقریبا سەرۆک پەرلەمانی عێراقی فە بەڕاستی ئەڤرۆ هەندێک لایانی سیاسی شیعی داما محمود مەشهدانی بکەن هەندێک ژێ داما سالم عیساوی بکەن هەندێکاژێ دەبێت بأن و هەتانها بربژێرش تەقدم بێ لەن تەقدم وەکو حزبێ مێسترە نێف پەرلەمانی بەس بەداخەوە تەقدم حقیقت ئەڤرۆ هەکە ڕاستی بێ نێزینگە 37 هەتا 40 ئەندام پەرلەمانیە لازم بوو یەک ناف تقدیم کرد بە ئەڤرۆ تەقدم و بخۆ جاما دکتۆر ئەس هەموو گرێدەی وێ ڕاشە خراپ یا سنان ئەس بەحەزکەم ها ئەو دەمەک بی بەحثکردن خەونا سنەیان هەرێمەکە سنیە ئیدی وێ دابەش بوونێ ئەس باوەرکەم ئەو خەونە بنئاغ بێت یان نە واللهی ئەو خەونەوەن بەڕاستی زۆر زەحمەتە لەن گەلک ئیشکالی لەسەر هەنە ئەڤرۆنە نێف ئەمبارە خۆ دەژینەن بەڕاستی ئەو خەونە هەرێمە سنی ئش ئەمبار دەست پێکرا فەمبار ئەڤرۆژی هەتانە هاژی ئەم بەڕاستی بێن تەقدم زۆر پێشکەفتیە تێدە بەست تۆ ئەڤرۆ بووچێ بەری هەلبژارتنێ پارێزگەها لازمە اختیارەکە سەرۆکی پەرلەمان دەبێت لێن ڕاستی شیعە لایانی سیاسی شیعی دەترسن بأن و حزبە هەلبوسی تەقدم لە بەغدای و لە ئەمبار و لە دیالە زۆر پێشکەفتیە فەدەڤێن بەڕاستی بەلی هەلبژارتنە سەرۆک پەرلەمانێکی دەینن جا پشتی هەلبژارتنە و نەتیجەی هەلبژارتنە خۆیابن تأثیر ئاوان هەلبژارتنە لەسەر اختیاری سەرۆکی پەرلەمان نەبێت. زۆر باشە دکتۆر لایەنە سونیەکان بەبێ گەڕانەوە بۆ لایەنی شیعیچکە زۆرینە لە ناو پەرلەمانە ئەتوانن سەرۆکێکی نوێ هەڵبژێرن ڕۆژی چوارشەممە یعنی بەڕاستی دزانی مووقفژی هەیە مووقفی پارتی ئەڤرۆ مووقفێکی زۆر گرنگە خۆیایە بئەنوەگی ئەف پۆستەی سنەیە لازمە سنە وەکو ئەغلەبیەکە سنی یەکی بربژێر بکەن و بێن دەستنیشان بکەن جا ئەمژی پشتەوانیاوی بکەن ینی بەس بەداخەواژی مگوت ینی تەقدم ئەڤرۆ نێزینگە سوەفتە تا 40 ئەندام پەرلەمانی سێ بربژێر تەقدیمکردە بەڕاستی تەقدم بۆ حەق بوو بە یەک هات بە احتیمالی حڵودی وان باشتر بوو لێن تو بێ حەقیقەت سەرۆکی پەرلەمان استحقاقی سنیە
نيف زائد يك السنة لازم أم همي بشتفاني وبن وكو حقيقتك وكو واقعك هكا مش في واقعي در كفتن معناوي إن توافقك هي وإن توازنك هي باشە دکتۆر فبراستي کەواتە أف بەس سێکاندید بونا سنة مجال الشيعة جاردنی سەرۆکێکی نوێ ئەمە دۆخی خراپی سونە نییە لە عێراقا زور دوخي خرابة نسينا ششن بس سيبتنيجيش تقدمنا يعني شارنجيش تقدم نسي والله عبد الكريم عبطان ويحيى المحمدي وزياد الجنابي وشعلان الكريم ودو يكش عزم ويكش سيادة جي شش ان دام برلماني سنخو ترشيح كان بو سروك برلماني زور يعني بوان ضعفك لفي مرحلة دب تايبا دكتور از بچما دسپیکا وی پرزگریکی او جی برگار دادگاه فدرالی جبوی نشتنا محمد حربوسی و کسر و که جواتون نرین عراقی یعنی ام ویجاری و که شوپینر سر روشا سیاسی و عراقی و آخفنا ورگرم اوه بتنی پرزگریک یک بیل سروی پوستی و گندالی یک هاتی کرن یانجی اوه دسپیکا سناریو اندنت ناو عراقی دا جبوی گوهرین زیده تر سر پوستین جدا حتی لانندن جی ور بگره يعني براستي حقيقة دبيجم تم همي زانن لازم أخفتن خيابي أولا قرارات محكمات اتحادية قرارات ملزمن وباتنا وطعن جيتنا بس تبي حقيقة نص الأحياء محكمات اتحادية إنهاء عضوية عندنا برلماني بكبا كمبدأ فصل سلطاتها حق محكمات اتحادية حقي وانهاية صحة عضوية بيجد بأنه عندنا برلمان افتش للسرة انهاء عضوية صلاحية برلمانية انجمان نوران كومبي دبيجت بانه افتش اثبات بنا لسرفي اندام برلماني ام درتخن صحة عضوية في ويشاغي تصويت دا شبت راستا بمينت يعني مينت بس شاغي محكمة اتحادين عضوية دف خطيتك براسيف اول نقلة يعني براستي بداخة وكتلة سياسي ولياني سياسي عراقي همي مسألة سياسي برنا لمحكمة اتحادي بحيث زور موقف سياسي عراقي ولاياني سياسي عراقي ضعيف بويا برانبري دادگاه فدرال وبرانبري قضاء بصورتك عام زۆر باشە دکتۆر هیچ لایەنە کوردیەکان گفتوگوێ هەیە لە نێوانیانە بۆی کە بۆ مەسلەیەکی لەو شێوەیە چۆن ئەم پۆستەیەک لای بکەن و یان دەنگ بە چ کاندیدێک بن یان هیچ لەلایەنە سونیەکان هاتوو بۆ لای ئێوە وەکو لایەنێکی کوردی بڵێت دەنگ بەم کاندیدە ئێمە بن يعني بتايبات حقيقة حوارات هنا وزور بيونديجي هنا وبراسيش بهورت كم قالك جي سرداني قالك بوان قيادات البارتي قربن بس بارتي موقفي وخيا باحترام بوست مكوناتك ودي بوست مكونة سنية بربجير خو عرضتك ام مقبوليته إنه مقبولية بس حقي منينا ام بوستك سروان فرض كان او نافك سروان فرض كان يعني براستي اف موقفي ماش اول عملية سياسية هتانها بوست مكونة سني او بوخو هالبجيرن بوست مكونة شيعي سروك وزيران حالات بس بداخوا براستي لأن شيعة أغلبية نيف برلماني احترامها في تشتيناكن ومديجي نل 2011 ونل 2021 احترامها حتى بأنه مكونة كرديجي نكرن وان فرض كر بأنه سروك كوماري برايا وان دبيت لأن براستي هكا كرجي بين لازم كرد النيفا خودش يسوسي عندهم برلمانن كون بين اختيار بكن يجي تقديم بكن بس براستي ام دبينن بانه اف نيكبونا كردا وسنة لصالح وان شيعية لفي مرحلة راست الشيعة خلاف سياسي راست قال لك خلافات هنا بس لمسألة استراتيجي از بينهم يكبونا وانش وان لا يعني دي باشتر قال لك سپاس دكتور ماجد شنقالي عندما برلمان عراقي باكي راستا خوهن جدوه كد قال ما دابو